حکوومەت هێرێم پارەکەی بەغدای بۆ موچەی فەرمانبەران ڕەت کردوتەوە، داوایەکیش لە سوودانی دەکات. کەم ئەندامانی کوردستان لە نەهامەتی دەژین و کوڕی سەرۆکی حکوومەتیش کەم ئەندامە قەتەریەکە خەڵات دەکات. پنتاگۆن هاتە سەرخەت و پشتیوانی خۆی بۆ هەسەدا دووپات کردەوە و هەڵمەتێکیش بۆ پاراستنی ناوچە کوردیەکان دەست پێ دەکات. دوای ئەوەی وەزارەتی دارایی عێراق بڕی 761 ملیاری بۆ موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێم خستە سەر هەژماری وەزارەتی دارایی هەرێم، با گوێرەی زانیاریەکان حکوومەتی هەرێم پارەکەی بەغدای ڕەت کردوتەوە و داوای 996 ملیار دیناری لە بەغدا کردووە. بڕیار وایە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێوە بچێت. وەرەی زانیاریەکانی سەرچاوێک لە حکوومەتی عێراق هەرێم داوای لە سوودانی کردووە لە کۆبوونەوەی ئەمڕۆ باسی کورتهێنانەکەی موچەی فەرمانبەرانی هەرێم بکات. سەرچاوەکە ئاماژەی بەوەش کردووە سوودانی تاوەکو ئێستا وەڵامی داواکەی حکوومەتی هەرێمی بۆ پڕکردنەوەی کورتهێنانی موچە نەداوەتەوە. ئەوە لە کاتێکدایە تەیف سامی وەزیری دارایی عێراق بە حکوومەتی هەرێمی ڕاگەیاندووە 761 ملیار دینارەکە وەرنەگرن موچەی مانگەکانی 11 و 12 فەرمانبەرانی هەرێم نانێرن. سەرەڕای ئەوەی کە مەندامانی کوردستان لە نەهامەتی دەژین بە جۆرێک هەزاران کە مەندامی کوردستان ناویان تۆمار نەکراوە بۆ ئەوەی موچە وەربگرن، ئەوانەشی موچە وەردەگرن بڕی 200,000 دینار بە نەهامەتیەکی زۆرەوەیان پێدەدرێت. لە هەمان کاتدا دوێنێ لە کاتی کردنەوەی دامەزراوەی کوردستان فاوندیشن ئارین مەسرور بارزانی وەک ڕێزلێنان لێی وتەی کردنەوەی دامەزراوەکەی بەکەم ئەندامێکی وڵاتی خەتەر بەخشی کە پێشتر یاریەکانی مۆندیالی لە وڵاتەکەی کردەوە. بەشێک لە کەم ئەندامانمان ڕەخنەی ئەوە دەگرن وەک چۆن قەتەر ڕێز لە کەم ئەندامانی وڵاتی خۆی گرت کردنەوەی گەورەترین ڕووداوی وڵاتەکەی پێبەخشی دەبوو کوڕی سەرۆکی حکوومەتی هەرێمیش ئەمان ڕێز لە کەم ئەندامانی کوردستان بگرێت نەوەک کەسێک لە قەتەر بهێن و ئاور لە کەم ئەندامانی کوردستان نەدرێتەوە. پات ڕایدەر وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سەبارەت بە ئاڵۆزی و پێکدادانەکانی چەند ڕۆژی ڕابردوو ڕایگەیان ئامادەین بەرژەوەندی هێزەکانمان لە سووریا بپارێزین بە تایبەت ئەوانەی لە سووریا کار دەکەن بۆ ئەوەی شکستی داعش مسۆگەر بکەین. وتیشی بەردەوامین لە پەیوەندیەکانمان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات ئاماشەی بۆ ئەوەش کرد هەسەدا هاوبەشێکی سەرەکیمانە لە شکست پێهێنانی داعش. ئەوە لە کاتێکدا هەر ئەمڕۆ هەسەدا هەڵمەتی پێچەوانەی بۆ گرتنەوەی ناوچەکان دەست پێ کرد کە هێزەکانی تەحریری شام دەستیان بەسەرداگرت. ئەو کات هێزەکانی هاوپەیمانانی چەند ئامانجێکی هێزەکانی گروپەکانیان بۆ ئوردومان کردووە.